لو كردستان لجي خيميك بمايا بس ناعت ما بملاطي استيج من روجانا هربي توزي بقلي تهستي هيك منما ونازانم خوشم نازانم چی بکەم يعني وان جيكي هەش ساڵە لەم وڵاتە لە چاوەڕوانیان باتمە ئەم وڵاتەیشەوە پاش ساڵێک باوکم ئەمری خۆی کرد نەخۆشە لەوەچی ئەگەر ئەم وڵاتەوە بکات ئەویش نەبینیوە باجی دووری ئازیزانی داوە باجی دووری ئەوەی داوە کە بە باوکی بەبێ ئەوە فاتی کردو دڵتە مرێ هەستە مرێ ڕەحم نازانی فکری نامێنێت ئەڵێ مەترسمە بڕۆمەوە لە کوردستانی نەتوانم بژی ناتوانێت بێگومان ئەگەر خۆش بەڵام لێرە خەڵکمان زۆر بیکەیتە سەرجادا تا من ئەوەی کە ئەو کاتێک کە حەزم لێی بوو نەبوو یعنی خەڵکە بووە هەشت لاپەڕە حەکاتی بۆ نووسراوەتەوە پێیان فرۆشتووە مناڵ فێری زمان و کللتوری ئێرە بوو چۆن ئەڵێ بڕۆرەوە نزیکی 3200 ما بە مەحەمەد 3200 پاوەند بەڵێ چیان بۆ کردی ئەگەر لە کاگنۆزات خراپتر هەیە کاگنۆزات الحەمدوللا ماڵ و مناڵێک هەیە کە کۆبن و سفرەخوانێک هەیە BK4 کورد لە هەر کوێ بێ کەناڵی BK4 لەوەیە لەگەڵ غەم و خۆشی و ئازارەکانی هاونیشتمانیانی خۆمانین لە تاراوگا لە وڵاتی بەرتانیا هەر کەس خۆشیەکی هەبێت ئێمە خۆشحاڵەکە غەمەکان لە هەرکوێ بن غەمی پەنابەران و هاونیشتمانانی کورد ئێمە غەمبارەکە زۆر جار ئەزانن پێوەەر بۆ کەسانی کە پەیوەندیان بە ئیشە کۆنیە تەنها ئەوەیە کە شتەکەی بیستن و تۆزی بێ بێتاقە دەبن بەڵام لەبەرەوەی کە ئێمە بەرکەوتەمان لەگەڵ پەنابەرانە و لەگەڵ ئیشەکانیانە لەگەڵ ئەوەیە و چاوەڕێی ئەوەمان لێەکەن کە بەهاناوە چوون و یا بەدەمەوە چوون و یا لێپرسینەوەمان نەبێ بۆیان بۆیە زۆر جار پشکی ئەو غەمەیە پشکی شێرمان بەرەکەوێ ئەمڕۆ وەکو کۆمەڵی کوردی بەرتانیا بەندە وەکو ڕاوێژکارێک هاتووین لێرە بەڕێزێک هاوڵاتیەک کە ساڵانێکە لە وڵاتی بەرتانیا شتەجێبوونە هەندێک لە معاناتەکان و ڕەوشی ژیانی لە وڵاتی بەرتانیا لێرە ئەپرسین بزانین بەکوێ گەشتووە و چی بەدەستێنە و چیەکەن بەڵێ فەرموو سڵاو کاک نەوزات چیت بەدەستهێنا لە ئەوروپا لە وڵاتی بەرتانیا چیت بەدەستهێناوە لەوەی کە ساڵانێکی زۆر لێ نیشتەجێیت وڵی کاک سەیدیان هیچ شتێ لەوەی زیاتر کە تەمەنەکەم سەرف کردووە لەم وڵاتە هیچ شتێکم بەدەست نێناوە بەڵێ هەڵبەتە باسەکەمان ئەوەیە کە کاک نەوزات ساڵانێکە لێرەیە بە تەنها نییە ئایلێکی گەورن لە شارەکەی خۆمانەژین جوابیان نییە ڕەفزیان هەیە و هەموو قۆناغەکانی ئەگەری جواب پێدان یان تێپەڕاندووە ئەنتەرڤیان تێپەڕاندووە ڕەفز بووە پاشان محکەمەیان کردووە ڕەفز بووە پاشان قۆناغەکانی کایان بڕێ و دا قۆناغ چوونتە فرێشکڵێمەوە ئینشەڵڵا بیوەدای لە فرێشکڵێم وەریگن سەرەت ساڵی ئینتەرڤیو یەکەمت کەی بوو ئەنتەرڤیو یەکەمم 2019 بەڵێ طبعا بۆیە ئێمە پرسین ساڵی ئەنتەرڤیو یەکەمی 2019 بوو هەنێک لە ئێوە کە تازە هاتووە یا ساڵێک هاتووە دوو مانگە ئەنتەرڤیو کردووە ئەڵێ مانگە کە ئەنتەرڤیوم کردووە یا ئەڵێ دوو مانگە ئەنتەرڤیو کردووە بۆ جواب نەبوو جەنابێت ئەنتەرڤیو یەکەم ئاگادار بووم پاش ماوەیەکی زۆر درەنگ وەڵامیان لێگەڕایەوە پاش چەندێک گوتیان بە تۆ ڕەفز وەڵی من نزیکی 4 ساڵ چاوەڕێم کرد 2019 ئەنتەرڤیوت کرد 2023 بوو پیاوتی ڕەفز 2023 بوو مانگی هەشت دوای 4 ساڵ ڕەفزیان کردەوە هەڵبەتە لێرە ئەمە خاڵێکی لاوازی هۆمۆفیسە دوای 4 ساڵ خێزانێکی گەور ڕەفزکاتەوە ئەگەر پارێزەرەکەت زیرەک بواە ئەبواە ئەو خاڵی بە هەلب قۆس بایێتەوە چکە بیوتایە وەکو پرسیارێک بە هۆمۆفیس ئەگەر ئێوە ئەم کەیسەتان بەلاوە ڕەفز بوو بۆ لە 6 مانگ و یەکەم ساڵی ئەوەڵا بەم عایلتان نەوتوە ڕەفز چکە ڕەفز واتەیە بڕۆرەوە بۆ یەکە ئەم عایلە لێردانە مەزرێ بەڵام گە 4 ساڵ مناڵ لێرە خوێندی مناڵ فێری زمان و کللتوری ئێرە بوو چۆن ئەڵێ بڕۆرەوە کەواتە ئەو ڕەفزە لە جێی خۆیان نییە پارێزەری زیرەک ئەیتوانی بیکا بە خاڵێکی جددی و مناقەشەیە سەر بکە ناچینە سەر بابەتە بۆ محکەمە کەی ئەپێڵ کردەوە هەرو ساڵە بەڵێ هەر مدەی 2 هەفتە لەبەردەستا بوو باشە هەفتەیەکی پێنە چوو ئەم پێڵم کردەوە باشە هەر هەمان محامیە محامید گۆڕی بۆ کە محامێکی باشتر بەدەستبێنی بە حساب وەڵی محامیەکەم گۆڕی بە حساب محامیم گرت بە حساب ئیشی باشترم بۆ بکات بە خۆڕاییە بەپارە ڕێی برادرانی کورد زمانەوە بەڵێ زمانی کوردی خۆ چەند پارێ چەند وەڵا نزیکی 3200 ما بە محامی
3200 پاوند بەڵێ چیان بۆ کردی وەڵاهی بڵێم چیان بۆ کردم وەڵاهی لەوانەیە بڵێم ئەو محامیەکەی خۆم کۆنەکە باشتر بوو لەوەی کە پارەکە کۆنەکەت خۆ ڕایش بوو بەڵێ فری بوو بەڵێ پەشیمانی لەوەی کە فریەکەت جێڵا بۆ پارەچووی زۆریش باشە چەندێک دوای ئەوەی کە محکەمەت کرد 3200 پاوند یاوە کەی چوتە محکەمە ئیتر کە ئەم پێڵم کردەوە ئەویش نزیکی ساڵە چاوەڕێم کرد محکەمەم بۆ هاتم باشە چونە محکەمەوە چەندی دوایەوە ڕەفزی وەرگرت وەڵا ئەوە یەکسەر ڕەفز بوو دوو ڕۆژ دوای ئەوە محکەمە کرام یەکسەر چەند ڕۆژ دوایەوە ڕەفز کرا ئەی پێڵ تەمان کە ڕەفزی وەرگرت ئیسان فرێش قڵێمە لای چێ کردو لای محەمەدی خۆت کردوتە ئەم پێڵم کردەوە هەر ڕەفز بوو پاش 3 مانگ دوای هەم ئەم پێڵیشم کردەوە هەر محامی پارەکە بۆی کردی لەوەی 3200 پاوندەکە بیا بوو بەڵێ بەڵێ ئەی باش یعنی پێڵی گیان کردەوە بۆی کە دانیشتێتر بکەن تانی لێبن قبولیان نەکرد باشە ئەی دوایەوە هەرەوە فرێش قڵێمی بۆ کردی یا چی کرد ئیتر کە ئەم پێڵەکان ڕەفز بوو ئیتر ئەو وتی فرێش قڵێمەکە هەم بە پارەکەم یعنی ئەوژە بێ بە پارە وتی بە 1500 ئیتر منیش نەمتوانی چون بۆ لای ڕێکخراوەکان چون بۆ لای ڕێکخراوەکان بۆیان کردم بەداش باشە زۆر باش هەست چییە هەست ماوە هەست بۆ کوردستانە بۆ ئێرەیە ئەتوێت مەسەڵەن پلانت چییە بۆ ژیان وەڵی کاک سەید هیلاکی کردیت ئەم بینەیە هەستی هیچم نەماوە نازانم خۆشم نازانم چی بکەم یعنی نە لەیرە دڵمە حەوێتەوە نە تازە لە کوردستانیش لە کوردستانیش بووی تازە لە هەردوو لا بوومە و من پێشەوەی کە ڕەفزی محکەمە وەرگری تۆ شەوق و زەوقێک من بینی لە تۆیە ئەو یەکێ لە خۆزگانەوە بوو پشتۆ کوردستان بژ لێ بژیت ئیسە بۆ ئەوەت نەماوە ئایا ئەوەی کە لێرە خۆشی ئێرە زیاتر چۆ بە دڵتایا دڵت مردووە وەڵی کاک سەیدی تر خۆی لە وڵاتە تۆ هەتا لە وڵاتە بمێنیتەوە دڵتە مرێ هەستە مرێ ڕەحم نازانی فکری نامێنێت نازانم ئیسا خۆشم نازانم یعنی ئەڵێ مەترسمە بڕۆمەوە لە کوردستانیش ناتوانم بژی ناتوانێت بێگومان ئەگەر خۆشم توانای بژی مناڵەکانی ناتوانن بەڵێ مناڵەکانم ئەوە هیچ ناتوانن بژین خۆم لەوانەیە بڵێن کە ڕۆیشتمەوە کە ئیتر لێرە مەئویس بووم و کە دەستم لێرە بەربوو ئەبێ هەر بژین بەس مناڵەکان ئەڵێن ناینۆ لەگەڵ بەڵام طبعا ئەم چیرۆکە و قسانەی کاگنۆزاتمان بۆیە گێڕایەوە ئەم پرۆژەیەک پرۆسی کاگنۆزات کە تیا تێپەڕیوە کۆمەڵی دەرزوانەی تایە بۆ ئێوە مەسەڵەن خەڵکی زۆر قەلەقە زۆر نالەبارە بە 4 مانگەت لێتەوە بە 7 مانگەت لێتەوە ئەمە نمونەیەکە بۆ ئێوە من کاک سەیدیان من ئێستا وان نزیکی 8 ساڵە لەم وڵاتە لە چاوەڕوانیان باز لە چاوەڕوانیان خەڵک هاتۆ ساڵێک هاتووە نامە نێرە بە گروپە جەکانی ئێمە یعنی پەلەقاژی تێکەوتووە سەبرتانە بێ لێرە ئەم پیاوە سەبری نەبووە ئیسە نییە ئەکرا ئەلحەمدوللا باشە بەس نییە سوپاس بەخوا سەقفێگەیە کە لە ژێریان و ئەو کارەبانەیە ژیانیان هەیە سوپاس بەخوای گەورە هەر چۆن بێت لا يعني اما وڵاتی خۆمان نییە بڵێ کەوێتە بارودۆخێکۆکە بێ خێرخوازان خێری پێ بکات لەبەرەوەی کە هەرچەند بارودۆخەکان وایە بەڵام ئەم وەکوەوەی کە مافێک وەکو ئینسانێک وەکوەوەی کە چواردەورەکەی هەمووی جواب بیوەرگرتووە ئەم ماوەتەوە واتە ئەمە دەرزێکە بەڕاستی شەر نییە هەموو جارێک ئەم گۆزەیە لە کانی بەساغی بێتەوە وەکو هەر کەس بێ بۆ ئەوروپا بتوانێت سەرکەوتوو بێ هەر کەس بێ بۆ ئەوروپا بتوانێت پارەدار بێ یا هەر کەس بێ بۆ ئەوروپا بتوانێت جواب وەرگرێ بۆیە بەڕاستی تو خود ئەبوو ئەمامەدە نەکردبوو پێشتر تەسەور دەکرد ناوەڵڵا 8 ساڵ بێ جواب بیت من کە هاتمە ئەم وڵاتەیشەوە پاش ساڵێک باوکم ئەمری خۆی کرد بەداخە ئەوەش کۆسپێکی گەورە بوو لە 2023 شا خوشکیشم هەر ئەمری خۆی کرد هەر نەبینێتەوە ئەوە دایکشم نەخۆشە لەوە چی ئەگەر ئەم وڵاتەوە بکات ئەویش نەبینیوە بەڵێ بینەرانی بەڕێز بەڕاستی ئەگەر لە پای ئەو مصیبەتانی بەسەر ئەو پیاوە و بەسەر زۆرێک لە ئێمە کە هاتووە کە ئازیزێک لە دەسەی ئەو کەسە لە ئەوروپا ڕۆژانە بە مسقال ئاڵتون کۆکاتەوە هێشتای بەهاکەی ئەوە نییە کە باجی دووری ئازیزانی داوە باجی دووری ئەوەی داوە کە بە باوکی بەبێ ئەوە فاتی کردووە بۆیە قدری کە سوکارانتان بزانن بۆیە ئەگە تەلەفۆنی ناکە یا بۆی کە شتێک کەمتەرخەمێکی لەوانی ڕوتی بەرز بووە ئێستش من ڕۆژانە هەرە بێت تۆزێ بگری بەداخەوە کاکنەوزە داوای بر نەکەین کە ئەوە خەفەتەمان بێنێنایەوە بەڕاستی کۆسپی ئازیز لەزدان وەزگایە من لەو کوردستانە لەژێر خێمەیەک بوومایە بەس نائەتمایە بۆ وڵاتە وەزگایە بۆ ئەوانەی کە ئەڵێن ئەوروپا
بەڵێ برانی بەڕێز و خۆشەویستم جەنابەت لەوەشێ کەسێک بی لەو کەسەی کالومەرجێکی زۆر باش دەبێت لەم ژیان لە وڵاتی بەریتانیا ژیانێکی باش بوو بە قسمەت بەڵام ئەو واتای ئەوە نیە بۆ هەر کەسێک پاش کە خۆت هات ڕکۆمەندی بۆ بکەی پێشنیاری بۆ بکەی بڵێ وەرە بۆ ئێرە ژیانت تەختە و سافە و من بە 2 مانگ بە ساڵێکی قام وەرگرت بۆیە گۆزەکە بۆ ئەم کەس بە ساغی نایەتەوە قەت پوشی خەڵک مەکە هانی خەڵک مەدە کە بێ بۆ ئێرە و خەڵکیش هان مەدەکە خۆی دیپۆرت کاتەوە بە زۆر یا بە شتێک دایمە ئۆپشن بخە بەردەستی خۆی بۆی ڕوونکەرەوە کوردستان ئەو جەهەنەمە نییە کە باسەکرێ ئێرەش ئەو بەهەشتە نییە کە باسەکرێت ساڵانێکی زۆر نەوەتەکان و خەڵکی بۆ ئەوروپا ئاڵە ژیانی تیانی کوردستان بەڵام کەسمان نەبین لە برسا بمرێ باشە بەڵام لێرە خەڵکمان زۆر بکەیتە سەرجادا ئێمە نهاتوین لێرە ئەوروپا بکەین بە دیوەزمەیەکی ڕەش لە بەرچاوتانە هاتین دیوە شاراوەکەتان پێ بناسێنین دیوە جوانێکەمان زۆر بینی لە ڕسما لە پاڵ بورجی ئیڤڵا لە پاڵ لەندەن ئایا لە گۆرانیەکان لە ئەملا و لە ئولاکان بەڵام ئەم دیوە شاراوانی تا حەدی غەریب و ئەو بۆ لە پێشاوی ئێمە بۆیە بە ئێوەی ئەناسیین کە دەرز وەرگن وانە وەرگن خۆتان بۆ جەنگی ژیانێکی تازە و نوێ ئامادە بکەن کە تازاجی وڵاتەوە خۆتا قسە چییە کاک نۆزات خۆزگەت چییە ببوورە چەند وڵایی کۆتا شتم هەر ئەوەیە ئیتر داواکارم ئەم وڵاتە لایەکمان لێ بکەنەوە ئیتر ئینشەڵڵا ئومیدوارین کە لە فرێشکردنەما ئینشەڵڵا جواب وەرگرن بە ئیزنی خوای گەورە هەر چۆنێک بێ بە زووی بتوان کە تۆش وەکو هەموو هاوڵاتیەکانی کە ئەوەی کە جوابیان وەرگرتووە مناڵ بتوانێت سەفەرکە خۆت توانی سەفەرکەی بەڕاستی زۆر پێویستە وەڵاهی منیسە بە نیسبەت خۆمەوە یعنی زۆر گرنگ نییە بەلام نا وەڵاهی حەزیەکات من خۆم ئازانێکی حەزیەکات نییە ئەچمە بەردەمی ئەڵێم مەیە بە خۆم بەس بێ بە ماڵ مناڵەکە کێشەم نییە خۆم چونکە من تازە بمداتێ یان نەمداتێ مشکلەم نییە تاوا من ئەوەی کە ئەو کاتێک کە حەزم لێی بوو نەبوو کاک نەوزاد ببوورە هەر وەکو یوانەیەک پێش ئەوەی دەستکەین بە بەرنامەکە باسی وەتەکرەوە پەشیمانم ئەسڵ بەشداری خۆپشاندانم کردووە ینی پێ دوایە جەنابەت ئیسە باس ئەوە کرێ کە خۆپشاندانیش ئەوە نییە بەڕاستی حاکم هەر زۆر جار ڕەف زیاتێ وەڵاهی من خۆپشاندانیش خۆپشاندانم کردووە پشگیریشان کردم و هەموو شتێکیشیان بۆ کردم داش بە حەکەم بەڵێ هەموو شتێکیش بەس هیچ دەورێکی نەبین ناوەڵڵا هیچ بۆیە هەندێک شتێ تێکەڵاو پێکەڵاوی مەکەن بەڕاستی خەڵگەیە کێشەی عەشایری هەیە لە کوردستان کێشەی کۆمەڵایەتی هەیە یا مەسئولێک لێ هێنێ هاتۆ لێرە شتێکەکە هیچ لینکێکی بە مۆزوعەکەی ئەوە نییە شتەکانتان ئاڵۆز مەکەن زۆر جار بە قەرەباڵخی نییە بەوە نییە ینی خەڵگە بووە هەشت لاپەڕە حەکاتی بۆ نووسراوەتەوە پێیان فرۆشتووە لە کاتێک ئەوتمە دادەگیان یا فڵان کەس گیان تۆ چوار دیێڕەت پێویستە چکە لە وڵاتەڵە چی ئەڵێ بۆ کەی لەکوێ کێ بۆ ناتوانانی بگەڕێتە وڵاتێکی خۆت لەکوێ مەترسی بۆ دروست بوو کێ مەترسی بووە سەر ژیانت لەکوێ مەترسی بووە سەر ژیانت ئەم چوار بۆ کوێ و لەکوێیانە یەکی دیێڕێکی بۆ دانێ و تەواو نیو لاپەڕە هەشت لاپەڕە بۆ نووسیتەوە سەر لە خۆت تێگەدەی دوایژەتی 50 تۆپڵ مزارەی بۆ نیت و تێگەڵا و پێکەڵای دووسەکەی ئەڵێمە هەموو هەلەکە سەماکانی بۆی جواب وەرگری بۆیە هەندێک جار هەیە ئێوە خۆتان ئاڵۆزیەکەن باڕدۆخەکە لە خۆتان وەسەلام عەلەیکوم هیوادارین ئەم چیرۆکانە دووبارە نەبێتەوە و بێتە پندێک وانەیەک بۆ وانی کە سەبریان نییە ئارامیان نییە بە ساڵێک بە چەند مانگێک تەواو خەفەت دایگرتوون و شەرتیش نییە باڕدۆخی کاک نۆزات هەموو کەس بگرێتەوە بەڵام بۆیە باسمان کرد کە بزانیت کە لە تۆش خراپتر هەیە ئەگەر لە کاک نۆزاتش خراپتر هەیە کاک نۆزات الحەمدوللا ماڵ و مناڵێک هەیە کە کۆبن و سفرەخوانێک هەیە لەژێر سەقفێک و خانوویەکی گەرم الحەمدوللا احتیاجی هیچ کەسێک نییە سوپاس بەخوای بەڵام خەڵک هەیە زگورتە کە ڕەزیان نایە ئەیکەنە دەرەوە یعنی بە شوێن نابگەڕێ بشن کەسابەدا بگەڕێ و دووبارە لەو گەنجش کە کرێتە دەرەوەش خراپتر هەیە بۆیە بەردەوام بۆیە کە ئێمە بتوانین خۆمان لەدەست نەدەین تێک نەچین تووشی نەخۆشی دەرونی نەبین سێری خواری خۆتکە هەر بارودۆخەکەی لە خواری تۆش هەیە ئەگەر لە ڕێگەیەکە ڕێی تای سیارگەت پەنچەر بە و ناشکری مەکە هەیە لە ڕێگا ڕۆژ مەکینەکەی هەڵەسێت باشە ئەگەر مەکینەکەت هەڵساوە و مەکینەت سوتاوە لە جادەیەکای ناشکری مەکە هەیە لە ڕێگا دەعمەکە ئەگەر دەعمت کردوە ناشکری مەکە هەیە دەعمەکە و زەلامی شکشتووە بۆیە بەردەوام باڕدۆخی خراپتر هەیە و وەسەلام عەلەیکوم وەرەحمەتوڵڵا شکری خوا بکەین هەمیشە BK4 ستایلی نوێ بەرنامەی جوان خزمەتی باش
دەنگ و ڕەنگی کوردانی تاراوگە.